توجه فرمایید توجه فرمایید امکان انفجار با این آهنگ بسیار بسیار وسيزاده 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 بچاوێکی خێر بۆ من بڕوانە قزمی خۆتانم مەمکە بێگانە قزمی خۆتانم مەمکە بێگانە مەمکە بێگانە بۆبێن وشم حمولێ مدینە پەنایەک و بۆبێن وشم حمولێ مدینە یارم لە ماڵۆنیە خەریکی گوڵچنینە یارم لە ماڵۆنیە خەریکی گوڵچنینە وەسەیزادە 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 بە چاوێکی خێر بۆ من بڕوانە قزمی خۆتانم مەمکە بێگانە قزمی خۆتانم مەمکە بێگانە مەمکە بێگانە شوێن ماڵ و ماڵداری مردم وەلێ شوێن ماڵ و ماڵداری من وام لە شوێنی عاشق و دڵداری من وام لە شوێنی عاشق و دڵداری وەسەیزادە 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 بە چاوێکی خێر بۆ من بڕوانە قزمی خۆتانم مەمکە بێگانە قزمی خۆتانم مەمکە بێگانە مەمکە بێگانە yazı basine sağafu babalay bare yazı basine sağafu masilazre yevartyan botavafu masilazre yevartyan botavafu وسيزاده 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 بچاوێکی خێر بۆ من بڕوانە قزمی خۆتانم مەمکە بێگانە